ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کوردە بەخۆشی و بەهاتەوە. چەند ساڵ بووی وای ئێمە پێپەست بوو تاک و پار، هەر خوێنی لاوەکان بوو گوڵی ئاڵینە و بەهار، هەر خوێنی لاوەکان بوو گوڵی ئاڵینە و بەهار. نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە، نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە، لاوان باش قەچوون بەبەرە و پیری مەرگەوە، لاوان باش قەچوون بەبەرە و پیری مەرگەوە. دەنگت خۆش بێ کاک حەمیدگیان. کاکە قەیس حەسەن بەخێربەی دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستانم لە هەر کوێ بینەری قەلەندەرخانە سڵاوتان لەبێ. ئازیزانم ئەمڕۆ لەسەر نەورۆز قساکەین. تەوەری ئەمڕۆی قەلەندەرخانە تایبەتە بە ئامادەبوونی دکتۆر هێرش محەممەدەمین لێرێ. دکتۆر گیان بەخێر بێ. خۆشحاڵین کە لەم بەرنامەیەت سەرچاواتی کاک محەممەد مەردان. کاک محەممەد سەرەتا لە تۆ دەست پێەکەم کە باس لە سرودی نەورۆز بکەین یا ئەو سرودانی کە بۆ نەورۆز وتراون ئەکرێ بڵێن کەی و کام سرود یەکەم سرود بووە کە تایبەت بوو بێ بە نەورۆز. وەکو یەکەم سرود ڕەنگە تۆزێ قورس بێت بڵین ئەوە یەکەم سرودە، بەڵام بە بۆچوونی من بەپێی ئەو ئاماژانەی کە بینیوم و ئەو سەرچاوانەی خوێندومنەتەوە سرودی کاوەی ئاسنگەری یارسانەکان ئەتوانم بڵێم بە یەکەم سرودی نەورۆزدا ئەندرێت. ئەم سرودە پێشێکی حەز دەکەم ئەوە باس بکەم بۆ بینەران بۆ بەڕێستان. یارسانەکان بڕوایان بە مەسەلەی دۆنایی دۆن هەیە، واتە ڕوحیانەتی کاوەی ئاسنگەر بە بڕوای یارسانەکان چۆتە ناو دۆنی داود کەوسوارەوە. داود کەوسوار جێگەیەکەیە لە ناوچەی لە شاخی زەهاو پێ ئەوترێن هێن دوکانەکەی داوت. ئەم دوکانی داوتە لە نەورۆزە یارسانەکان زیاتر لە 1000 کەس بە تەمبورەوە، واتە 1000 تەمبور ئەچن بەرەو ئەو دوکانەی داوت کە بە دوکانی کاوەی ئاسنگەر ناوزەن دەکرێت و بە بڕای ئەوان ئاوێکشت لە خوار ئەو هینەوەی ئەو دوکانەی داوتەوە چۆن ئاوی زمزم هەیە لە شوێنانەی ترکە لای ئەوانش ئەو ئاو بە ئاوی زمزمە زانن بەوەی کە کاوەی ئاسنگەرە و ئاسنەی کە سوور کراوەوە لەو ئاوەیە ساردی کردوەوە بەمە لایەن پیرۆز بووە و هەمووی ئەچنە سەر ئەوێ. لێرە ئەم سرودا ئاڵێن 12 فەرزەنەی کاوەی ئاسنگەر ئێکیان چەنەشمە 11 بڕین سەر. ئەمە زۆرە سرودەکە من لامە طبعاً هەر یارسانەکان بۆیان نردوو. من وای تێگەم کە ئەمە بە ئەکرێ بە یەکەم سرود دابنرێ. ڕاستە هینی یارسانەکانە و لە یارسانەکانەوە بۆ ئێمە ماوەتەوە و ساڵانەش یارسانەکان هەموو ساڵێک ئەمە دووبارە ئەکەنەوە. بەخێر هاتی دکتۆر جان. بێگومان دکتۆر هێرش خۆی تێزی جەنابی تێزی دکتۆراکەی لە بواری ڕەخنەدایە، بەڵام خاوەنی کتێبێکی زۆر تایبەت و کتێبێکە کە بەڕاستی شایانی ئەوەیە کە توێژینەوەی لەسەر کرێ. ئەویش کتێبێکە کە بە زمانی عەرەبی دایناوە، ناوی نەوروز وەدەلالەته فی الشعر العربی القدیم والحدیث، واتە نەورۆز و ماناکانی لە شعری عەرەبی کۆن و نوێدا. بێگومان ئەم کتێبە کۆمەڵێک دیراسەیە لەسەر ئەوەی کە لە شعری عەرەبی کۆن و شعری عەرەبی نوێدا ئایا نەورۆز چ دەلالەتی چیە و چ واتایەکی هەیە. من ئەمەوێ پرسیاری ئەوە لە دکتۆر هێرش بکەم، ئایا نەورۆز لای نەتەوەی عەرەب و لای نەتەوەکانی تر چ مانایەکی هەیە؟
سپاسانەکەم بۆ ئەم میوانداریە. وەکو یۆنسکۆ لە ساڵی 2009 بڕیاری دا وەکو جەژنێکی کەلتوری پێناسە بکرێ و بڕیاری لەسەردرا کە زیاتر لە 300 ملیۆن کەس احتیفالەکە ئاهەنگی جێڕێ بمبۆنەوە. بۆیە نەک هەر کورد بەڵکو عەرەب و ئەفغان و ئازەر و بلوش و هەتا عەرەبەکانیش. ئێساش میسرەکان ساڵانە لە حەڤەی نیسانە یادی نەورۆزەکەنەوە کە پێوترێ یەوم شەم نەسیم، واتە ڕۆژی بۆنکردنی شەماڵ، کە لەو ڕۆژە ئەچنە دەرەوە ئاهەنگی جێڕن بۆ بۆنەوە. هەروەها فیرعونەکانیش کاتی خۆی سۆمەریەکان و بابلیەکانیش احتیفالیان بۆ مۆناسبەوەی کردووە. بۆیە جەژنی نەورۆز تەنها بە وەڵکی بڵین کۆمەڵێک نەتەوە یادی نەورۆزەکەنەوە بە ئاهەنگگێڕان و بە خۆشی دەربڕین بۆ ڕۆژە و دەرچوونە دەرەوە بۆ بۆنەی هاتنی بەهار و کۆتایی وەرزیستانەوە. بەڵێ نەورۆز لە کەیەوە هاتوتە ناو ئەدەبی عەرەبیە و ئایا چەند نمونەیەک لەسەر ئەو شعرانەیە و ئەدەبیاتی کە لەسەر نەورۆز دەکەم. بەڕاستی نەورۆز وەکو من لەو توێژنەوە لەو کتێبەیە باسم کردووە یەکەم جار کە هاتبێت لە ئەدەبی عەرەبیە لە شعری سەردەمی ئەمەیەکان هاتۆ بە تایبەتی لە شعری جەریرە. یعنی یەکەم شعر کە یەکەم قەسیدەی عەرەبی کە ناوی نەورۆزی تیادەوێت قەسیدەیەکە لە سەردەمی ئەمەیەکانە. بەڵام کە دێنە سەردەمی کۆمەڵە شاعر لە سەردەمی ئەمەیەکانە شعری و تۆ بۆ نەورۆز وەکو نەورۆز نا، بەڵام لە ناو پێهەڵدان بە خەلیفەکان و بە سەرکردەکان و بە فەرماندەکانە کە ئەو بۆنەیە بووەکەوە هەدیەیان دیاریان پێشکەش کردو ئاهەنگیان جێڕاوە بۆ بۆنەیەوە. هەتا وەکو لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزا خەلیفەیەکی ئومەوی بووە کە باجیشان لە خەڵکە سەند ئەوانەی کە ئاهەنگ بگێڕن بۆ بۆنی نەورۆزەوە لە سەردەمیەوە ئەوەی قەدەغە کرد. نابێ باز لە کە زۆر گیرەکە ئاهەنگ بگێڕێ بۆنی نەورۆزەوە، بەڵام لەو بۆنەیە زۆر لە شاعران شعران ئەوت ئاهەنگیانی گێڕا دیاریان پێشکەشە کرد بۆ بۆنەوە. بەڵام لە سەردەمی عەباسیەکانە زیاتر پەرێسن، چکە سەردەمی عەباسی سەردەمێکی کراوە بوو بۆ ئەدیبان و شاعیران و زانایان. زیاتر شاعیرەکان نەک هەر ئەوانەی کە بەڕاستچەڵک عەرەب نین، بەڵکو شاعر عەرەبەکانیش وەکو متەنەبی و ئیبن معتەز و ئیبن ڕۆمی و زۆر لە شاعران هەتا و شاعرانی ئەندەلوسیش وەکو ئیبن شوهەیدی ئەندەلوسی و لسان الخەتیب شعران و تۆ بۆ نەورۆز نمونەما زۆرە. بمبورە بەڵام ئەمی زۆر بزانم ئایا وشەی نەورۆز لەناو ئەدەبی عەرەبیە وەک وشە ناوی هاتووە؟ نەورۆزی شوان خۆیان تەفسیران کرد بە ڕۆژی نوێ. نیرۆز زیاتر ئەڵەن، زۆریان نیرۆز ئەڵێت وەکو کرمانجەکە کە ئێڵێت، ئەمانیش ئەڵەن نیرۆز زیاتر لە شعرەکانە کەمیان نەورۆز بەکانێ زیاتر لە شعرەکانە وشەی نیرۆز بەکارێنن نەک نەورۆز. بەڵێ وەکو سەردەمی عەباسی بوورەکە باسیەکەیت دیارە کاریگەری ئەوە هەبووە کە بەرمەچیەکان کە بە ڕەچەڵک فارسن دەسەڵاتیان زۆر بووە لە سەردەمی عەباسیە دیارە کاریگەری ئەوە بووە کە توانیوانە هەستن بەوەی کە سروتەکانی ژنی نەورۆز بگێڕن لەو زەمانە. کاک حەمیدۆک و جاحس گەورە نووسەری عەرەب ئەڵێت دەوڵەتی ئومەوی دەوڵەتێکی عەرەبی بوو، بەڵام دەوڵەتی عەباسی دەوڵەتێکی ناعەرەبی بوو، واتە ئەعجەمی بوو. لەبەرەوە ژمارەیەک لە بەرپرس و شاعیر و ڕێگەیاندا دەرگاکە کراوە بوو. خەلیفەکانی عەباسی ئەو گۆشەگیرە نەبوون و خەلیفەکانی ئەمی تەنها پشت بەسن بە عەرەبەکان، بەڵکو ئەمان لە هیند و فارس و کورد و تورک و بلوش و هەموو نەتەوەکان هاتنە کۆمەلگای عەباسیەوە. لەبەرەوە کرانەوەیەک هەبوو تا قەسیدەی کامل هەیە تەهنی پیرۆزبایی لە خەلیفەکان کراوە بۆ بۆنەیەوە، چ ئەبوو تەمام، چ ئەبوو نەواز، چ بەشار، چ بوحتری، زۆربەی شاعران شعریان کە وەکو من لە کتێبەکەمە ئاژەم پێداوە باسی نەورۆزیان کردو شعران نەورۆز بۆ وتووە. بەڵێ دواتر دینەوە سەرەوە مەیل کاک محەممەد بپرسم کاک محەممەد پێت وایە کاریگەری نەورۆز یا شاری نەورۆز لەسەر بۆنەی نەورۆز لە چەندەی پێشڕاپەڕینە زۆرتر بووە تا ئێستا؟ وەڵای من ئەگەر ڕێگەم پێبەی هین تێبینیەکمە بوو لە سەقسەکەی دکتۆر فەرمووی باسی شەمن نەسیمی کرد. شەمن نەسیم لە دوور و نزیکە و پەیوەندی بە نەورۆزەوە نییە. ئەوە ئەکرێمە باسی ئەوە بکەین کە سەلاحەددینی ئەیوبی کە ڕۆشتووە بەرە و میسڕ و ئەو مەتیقانە هەنێ دابوونەتی کوردەواریش تێکەڵ بە ئەو هینی عەرەبەکان بووە، بەڵام
باسی کشی لەوە کرد کە فەرمووی نەورۆسی زۆر نەتەوەیە من ئەڵێم نەورۆز تەنها بە هینی ئاری نەژادەکانە نەک نەتەوە مەسەلە تورک یا عەرەب لە ڕاستیە زۆر هەوڵیاوە بۆ سڕینەوە و ناشرین و بچووکردەوەی جەژنی نەورۆز بۆ نمونە شاعیرانی عەرەب هەموو یەکیان گرت هەوڵیانە داوایان لە یونسکۆ کرد ڕۆژی جیهانی شعر دابنێن ڕۆژیان بۆ دیاری بکرێ بۆ ڕۆژی جیهانی شعر بەڵێ هەوڵەکەشیان ئەوە بوو یونسکۆش ڕازی بوو ڕۆژی نەورۆزیان کرد بە ڕۆژی جیهانی شعر واتە ئەو دابوو نریت و عیدەکەی بڵێن جەژنەکەی لێ بکەنەوە بێ بە ڕۆژی جیهانی شعریە هەوڵیانە بیکەن بە عیدەلئوم واتە ڕۆژی دایکیش بە پێوەی کە دکتۆر کەمال مەسەر ئاماژەی پێ کردووە 26 مانگە یا هەوڵیاناوە بۆ عیدی شەجەرەش یا زۆر هینێک لە دەوروبەری هین کراوە ڕاستە وەکو دکتۆر فەرمووی بووە بە ڕۆژێکی جیهانی بەڵام کورد لی بێبەشە حەزەکەم ئەو بزانین ئێمە پێویستمان بەوەی هەموو کورد یەک بگرێت بۆ ئەوەی ئێمە هەوڵ بین نەورۆز وەکو داگیر کرا بوو بە ڕۆژێکی جیهانی و بوو بە هینی فارس بە زۆری لە باتووی بێ بە هینی کورد زمانی فارس لە سی کۆچیە وەکو کامیل بەسیر ئاماژەی پیاوە دروست بووە نەتەوەی کورد زۆر کۆنە زۆر کۆنە و نەورۆز جەژنێکی ئاری نەژادەکانە ئاماژە بۆ بە پێی مێژووەکە حەزەکەی شعرێکی وەفایی بەشداری پێکەین و پاشان لەگەڵ بەڕێز دکتۆرێژیش مناقەشەوەکەین کە باست لێوە کرد بەڵێ خۆشەویستانە وەفایی لە شعرێکا بۆ نەورۆزە فەرموێ نسیمی بادی نەورۆزی شەمیمی عەبهەری هێنا بەریدی عاشقان دیسان پەیامی دولبەری هێنا نەویدەی عاشقانی دڵنیگار یار هاتە سەر خەندا سەدای بولبولان دیسان درەختی گوڵبەری هێنا مەگەر ڕووی کەوتە زوڵف و ڕووی حەبیبم بادی نەورۆزی حەیاتێکی بە دونیا داوە بۆی گوڵعنبەری هێنا بە فەتحی دڵێ یار زوڵف و سینە و ڕووی وەدەرناوە لە نەسرین و گوڵ و سومبول بەهار هات لەشکەری هێنا دەڵێ چاوی منە هەوری بەهاری دەم بەدەم دەگری دەڵێ ئاهی منە بەرقی درەخشان ناگری هێنا هەوا چوو پڕ بە دامانی دەرودەشتان گوڵی کێشە سەبا هات پڕ بە جێبی کۆساران عنبەری هێنا لە نێو بەزمی وەنەوشە و جۆ و کەناران لالە پەیدا بوو بە تاریکی خدر بۆ چەشمەشای ئەسکەندەری هێنا کە ئیسلامی بەهار فتوای جیهادی کافری دەیدا سنەوبەر نێزە گوڵشەن گورز و سۆسەن خەنجەری هێنا نیسارەفشان بە پاندازی سوڵتانی بەهار هاتن سەمەندی با شەقایق ئەتلەس و گوڵ مەخمەری هێنا سوپاس ئی بوو بڕە کاک حەویل حەزەکەم تاقیبێ لەسەر وتەکانی کاک محەمەد من کەوتم یەومش من نەسیم من نەموتەوە بەڵام لە بەهارە ئەوان ئەو مناسبەیان هەیە بەڵام سەرچاوە مێژوویەکان ئەڵەن فرعونەکان بەیادی نەورۆز جەژنیان کردووە یعنی کە لە سەرەتای بەهارە لەو ڕۆژە ئەوان احتیفالیان کردووە بەڵام ئایا ئیمتیدادی ئەوەی فرعونەکان بێیان ئەوەی کە بێ نازانم بەڵام وەکو شوعەرای میسر وەکو عەباس محمود عەقاد و ئەحمەد شەوقی ئەوانە قەسیدەی تەواویان هەیە بۆ نەورۆز ئەنجا ئەوەی کەوان نەورۆز کراوە بە یەوم الشەعر یەوم الشەجەرە شاعیران و ئەدیبان نەیان کردووە شاعیران چونکە شاعیرانی عێراق و عەرەب هەموویان بۆ نەورۆز وتویانە وەکو قەسیدە وتویانە چونکە ئێمە نابێ ڕژێمەکان لەگەڵ شاعیرەکان ئەبێت جارم بکەینەوە ڕژێمی سیاسیەکان ئەویان کردووە کە نەورۆز بسڕنەوە
بەڵام ئێمە بەدر شاکر سیابمان هەیە، جبران خەلیل جبرانمان هەیە، عەبدولوهاب بەیاتیمان هەیە، ئەمانە هەمویان شعران بۆ نەورۆز وتووە بووکو قەسیدەی کامل لەبی عەباس عەمارەمان هەیە، یعنی ئەمانە هەموو شعران بۆ نەورۆز وتووە. محمود دەروێژ وتوێتی زۆریان لە شاعرە عەرەبەکان شعران وەکو قەسیدە بۆ نەورۆزیان وتووە. بەڵام من ئەواڵێم تۆ باسی کۆمەڵێ نەتەوەت کرد کە ئەڵێ ئەمانەش نەورۆز هی ئەوانیشە سەرچاو مەسەلەی عەرەب یا تورک یا فارز یا هەر شتێک لە نەتەوەی کورد زیاتر کەسیان سرودیان هەیە بۆ نەورۆز. دەخێر ئەویان سەر ڕژێمە سیاسیەکە دەورە ئێمە خاوەنی نەورۆزی وەکو کورد سەدان سرودمان هەیە، بەڵام ئایا عەرەب هەیەی سرود یا تورک هەیەی یا فارس خۆی هەیەی کە فارسە ئەسڵەکە نەگەم فارسی کێسە حکومەکات فارسە ئەسڵەکە ئاری نەژادن کە کەمترین نەتەوە نیسە لە ئێرانە. ڕیان بێگومان لەسەر قسەکەی دکتۆر هێرش بێگومان ئەو مەبەستی ئەوەیە کە نەورۆز لە زەمانێکی کۆنەوە میلەتی کورد هەر میلەتێکی داگیر کراوە بووە. ڕاستە نەورۆز هەمیشە ناسنامەیەک بۆ نەتەوەی کورد، بەڵام کە میلەتێکی داگیر کراوە بۆ ئەو دەسەڵاتانە هەمیشە کەمعی نەورۆزیان کردو. ئەجینا لەناو هەموو ئەم وڵاتانە ئیسا کە هاتینەوە سەر میسر باسیەکەین کورد و ئەدیبانی کورد و قەڵەمی کوردی بەڕاستی کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر مێژووی میسر هەبووە. ینی ئێمە ئەزانین کە ڕەچەڵەکی گەلێک لە شاعیر و ئەدیبە گەورەکانی میسر کووردە، وەکو ئەحمەد شەوقی، وەکو قاسم ئەمین، وەکو عەباس مەحموود العەقاد، ئەحمەد شەوقیمان هەیە. بەڵێ ئەمانە کە کورد بوون و خزمەتێکی گەورەی ئەدەبی عەرەبیان حەمید دەگەر ببوورە لەسەر ئەوەی کە سرودیان نییە ئەوان دەوڵەتن. شعرەکەی بەدر شاکر سیاب یا شعبەکاوە یعنی ئەوە نمونەیە کە ئێمە کردومانەتە بە سمبولێک بۆ خەبات و قوربانیدان. ئێمە لەوتەین هەی دەوڵەتمان نەبووە، کیانمان نەبووە، بەڵام میسرێک بێت احتیفال بە نەورۆز کە احتیفالی پێوەکە، بەڵام سرودی پێویستە چکە دەوڵەتە، هەموو دەوڵەتە عەرەبیەکان و فارس و بلوش و ئازەر هەرێکی دەوڵەتی خۆی هەیە، بەڵام ئێمە کردومانەتە ڕەمزێ بۆ تێکۆشان و قوربانیدان و ڕزگاربوون لەو جەور و ستەمەی کە ئێستا تا ئەساش هەر بەسەر کوردەوە زاڵە. جا ئەو کاتێکەوە کاو ڕزگاری بوو ئەوانیش کۆکتی شعرەکەی بەدر شاکر سیاب کردوێتێ بە وێنەی قوربانیدان و خەباتی گەلی کورد لە عێراق. دکتۆر گیان ئێستاش ئێمە خۆ نیمچە حکومەتێکین ئەوەتە ساڵ بە ساڵ سرودی تازە تۆمارەکرێ یا یەتە بەرهەم ئەوە تازە مامەسە عادلی خۆمان دوو سرودی تازەی دەورۆزی داناوەکوونەتەوەی کورد بەڵام هێشتا هەر لێمە لەسەر ڕژێر کێوی ڕژێمەکانە بە تەواتی ڕزگارمان نەبووە، سەربەخۆیمان وەرنەگرتووە لەبەرەوە کە بووینە دەوڵەت ئەمە کەینە یادێک، بەڵام نایکەینە بڵین بەرنمەیەکی بۆ خەبات و تێکۆشان، چونکە کە سەربەخۆیمان وەرگرت خەبات و تێکۆشانی ڕزگاربوون لە دیکتاتۆر و لە ڕژێمێک لە دوانەکان کۆتایی. دکتۆر یامە بۆرە بەڵام دیدێکی تر هەیە کە هەم جوبران خەلیل جوبران هەم سەیاب کە ئەم شاعر عەرەبانە کوردۆس بوون، ئاگایان لە مێژووی کورد بووە، ئەکرێ بڵێن لە ئاگاییان لە میلەتی کورد و خۆشەویستیان بۆ میلەت جارێکی ڕەنگە نەورۆزیان بەکارێ نابێت یان لەسەر نەورۆزیان نووسیبێت. بێگومان ئەوە خۆشەویستیان هەبووە، چونکە ئەوان وەکوڵی کە بڵین لە دوای لە ناوەڕاستای سەدەی 20ەوە ئەو بزوتەوە ڕزگاری خوازیەکان سەری هەڵدا ئەمانیش لەو هێنابوون، کوردەکانیش لەو شتیان بێ ئەوانە کردیان ئامرازێک بۆ دەربڕین و هەست و سۆزی خۆیان بەرامبەر بەنەتەوەی کورد. بەڵام جیازیەکە ئەوەیە وەکو لە شعری عەرەبی نوێ وەکو باسی ئەەکەین وەکو ئەو شعرانە نییە مەسەرن ئەو شعری بەڕێزی ئیشارەت بیا ئەوەی جەریر ئەوە بە شێوەیەکی تعبیری لێ کردووە، بەڵام ئەم شاعیرانەی تر کە وەکو شاعیرە نوێکانی عەرەب ئەمانە باسی نەورۆزیان کردووەکو ئەوەی کە مناسبەتێکی گەلی کوردە یعنی بەو شێوەیە باسی نەورۆزیان کردوون تایبەتمەندی نەوەکو وەک ئەوەی کە ئەمە پەیوەندی هەیە بە نەتەوەی عەرەبەوە. جا بەڕاستی من ئەمێ بزانم بێجگەلەوە لە ئەدەبی عەرەبیە بێجگەلە و ناوانەی وەڕێز باسە کرد بەدر شاکر سەیاب و جوبران خەلیل جوبران و گەلێک لەو شاعیرانی تر چیتر لەو شاعیرە نوێخوازانە باسی لەو شاعیرە نوێخوازانی تر نمونەم لایە ئێستا کاک حەمید تا دکتۆرێرەش ئەوان ئامادەکە تۆ پێم وا بێشارێک شێخ نووری شێخ ساڵح لەبەر بۆمان بۆ ناخوێنیتەوە. یەکێک لە شعرە هەرە جوانەکان کە شعرێکی کورتیشە شێخ نووری شێخ ساڵح بۆ نەورۆزی نووسیوە حەز ئەەکەم ئەو شعرە بخوێنمەوە.
ئاگری نەورۆز بە شاپلیتە و پەڕۆ ناکرێتەوە، سوو ببێتە خۆڵەمێش و شەوقیدا بمرێتەوە. ئاگری نەورۆز بە گیان و دڵ ئەبێ وا خۆش کرێ، گەر بە خوڕ دیجلە و فوراتی بێتە سەر نەکوژێتەوە. دەست و پێ و ئێسکی شکا و چیلکە و چەوێڵی چاوگە بێ، لاشە هەر وەک داری زەنگە قلیشە کۆ بکرێتەوە. خوێنی لاوان نەوت و بەنزین بێت و بڕژێتە سەری، کەڵپەیەکی وا بسێنێ شەوقی دا نەمرێتەوە. هاتوو گەر شێتانە مەنعی جەژنی نەورۆزت کرا، لازمە گیانت بە مەردی بخەیتە ژێر بێتەوە. دەستە خۆش بە. شعرێکی شاعری عراقی گەورە عەبدوڵڵا بەیاتی لە قەسیدەی نصوص الشرقية دەڵێت: قالت عائشة أنا لست حميراء بل أنا حفيدة أمير كردي سمل عينيه في غزوات المغول، فلماذا تنظر إلي هكذا؟ أمراء الأكراد أكثر من عدد النجوم، فأين خاني وغوران وبيكس؟ لنسألهم عن الأمير الوحيد الذي هو الشعب الكردي، لماذا ثار الحداد وترك لنا الاحتفال بعيد نوروز؟ لماذا لا ينهض من قبره ليرى كم هي قبور الشهداء؟ کاک محەممەد ئەو ڕێی شێخ نووری شێخ ساڵک کاک حەمید خوێنیەوە شتێکمان پیشانەیە کە دیدی شاعر ئەو کاتە یا گلەیی لە نەورۆزی ئەو کاتە هەبووە کە ڕەنگە گڕوتینی نەورۆزی وەک خۆی نەدی بێ یاخۆت ڕێگە نەدرا بێ نەورۆز بکرێتەوە. بەڵێ خۆی لە ڕاستیە ئەو سەردەمەی کە ئەو شاعرە مەزنەی تیاژیاوە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی ڕاستە عێراقی بەڵام ئینگلیز بردوێتی بەڕێوە. ئەوانش ڕاستە سەرەتا بە پێی هینەکەی ئەحمەد خواجە لە ساڵی 1920 ڕێگان ناوە کە یادی نەورۆز بکرێتەوە ئاهەنگسازی بۆ نەورۆزکەوە تەنانەت ڕێگەیەکیشیان بەوە یاوە کە پێشبڕکێکیان کردو بۆ شعری ئەوەی کە پەتی بێت خەڵات بکرێوازم هەر شێخ نووری شێخ ساڵح و خەڵاتەشی بردوێتەوە. ئەنی لێرەیە دوولایەنەیەک هەیە، هەم دژی وەستاون و هەم ڕێگەش پێیراوە. لێرەیە حکومەکە ئەبێ بە ئینگلیز خواکان و جل خوارەکان، ئەنی واتە هەر پاشماوەی تورکەکان لە کوردستانە هەر ماون. محەممەد مەبەستە ئەوەیە کە ڕێگە پێدراوە بوون لە چوارچێوەیەکی تایبەتە ڕێگەش پێ نەدراوە. لێرە ئەم کاریگەرە لە شعرەکەی شێخ نووری مەزنا بەدی ئەکرێت کە ڕێگەی پێیراوە ئەتیادی ڕۆشتووەوە بەشداری کە بەڵام کە ڕێگەی لێگیراوە ئەڵێ چەند بەهێز بن چەند هین بن ناتوانن ئاگری نەورۆز بکوژێنەوە. بەڕاستی شعرەکە بەبەستی ئەوە نییە کە ڕێ لە جژنی نەورۆز گیراوە، شعرەکە هەر بۆ زمانی ژێردەستەیی و نەبوونی ئازادیە گەڕێتەوە. ئەو شعری شێخ نووری شێخ ساڵح ئەخقنا و ڕاستە نەبوو ئازادی و ئەو جۆرشە، بەڵام هەر ئەوانش بوون یەکەم چاپخانەیان هێناوەتە سلێمانیەوە، هەر ئەوانش پێشبڕکەی شعری کوردی پەتیان کردووە، ئەنی لە هین دابڕێ لە پاکرێتەوە لە عارەبی و لە فارسی و لە تورکی و ئەو جۆرەشتانە. ناڵم شتەکە دوولایەنەیەک هەیە لێرەیە، ئەنی ململانەکە داگیرکەرەکانە دوشمنەکانی کوردن. ئێمە لە ناو ئەو هینەیەین ئەو بەرداشیان بڵێن. لێرە شێخ نووری شێخ ساڵح ئەو شعرە حەماسی وتووەکە نە ئەوان نە ئەمیشان ناتوانن ڕێگر بن لە بەردەمی ئەوە. ئەبێ ئێمە خاوەنی نەورۆزێکین، نەورۆز بنەمایەکە بۆ ڕزگارکردنی هەموو سووتانی هەموو هینەکان بڵێ. ڕاستە هەم لە ڕووی ئەدەبیەوە هەم لە ڕووی مێژووی شەڕەنگە لێکۆڵینەوە وردەکاری زۆری ئەوێ و شعرەکە کە زۆر بەرزە. من بەڕاستی حەزەکەم پرسیار لەسەر ئەوە بکەم ئەوە کە ئێمە کە گوایە لە کۆنەوە ئەم سروتەکانی جەژنی نەورۆز بەڕێوە چۆ لە ناو کوردە، بەڵام ئایا جیاوازیەکەی لە کۆن و نوێیە یعنی جەژنی نەورۆز جیاوازیەکان چ جیاوازیەکە مەبەست جەژنەکەیە؟ بەڵێ جەژنەکە جیاوازی هەیە. مەسەلە سێرەکەی جاران نەورۆز تەنها لە هینەکانە بوو لە حوجرەکانە بووە، قاپیان بردووە
بە فارسی دەینووسەوە نەورۆزی شود نەورۆزی شود دەرچیمە نەورۆزی شود پیرۆزی شوددام جۆرە شتانە ئەمە پیرۆز بووە هاتۆتە ماڵەوە ئاویان پیا خواردۆتەوە ئەمە شتێکی هین بۆ مەلاکانی زیاتر نووسیانە بەڵام پیرەمێردی مەزن ڕەنگە پێش پیرەمێرد حەمدی هەبووە ئەنی کەسنی ئاماژە بۆ بە حەمدی شاعیر لە ساڵی 1920 پیرەمێرد تازە گەڕابۆ لە ئەستەمبۆڵ ئەو هاتووە کۆبوونەوەیان کردو هەموو خەڵکیان کۆ کردوەوە لە شاری سلێمانی ئاهەنگسازیەک بۆ نەورۆز بکەن واتە هەوڵ بن لە حوجرەکانە بیهێنە دەرەوە بۆ ئەمە پێویستیان بە پارە هەبووە حەمدی ئەو شعرەی سرودەی دانەوە بە چ ڕۆژێکی شتێکی وایە لەبەر هاتووە ئەمەی کردووە خۆی هەڵساوە پارەی کۆ کردوێتەوە بۆی ئەو بێنە دەرەوە لە حوجرەکان هەتاکەەوە بوو پیرەمێر لە سەرەتای سیەکانە بە یەکجاری لە حوجرە و ئەمانە هێنایە دەرەوە و بردێ مامەیارە و ئەو بەرگە نوێی کرد بە بەراکە هەیە ئێستش لە دوای ڕاپەڕینەوە خەڵکی کورد یادەکەی پیرەمێردیان بە شێوازێکی کە ینی جێگە بۆ جێگە مەرحلە بۆ مەرحلە خۆناغ لە دوای خۆناغ گۆڕانکاری تازە هاتووە بەڵام پێ بڵێن پیرەمێرد بناغەدا بەڵێ پیرەمێرد کورە نەکرد تازەکەەوە پیرەمێرد زۆر مەزنە ینی ناتوانانی هینی بۆ بکەی پیرەمەگرونە. بەڵێ دکتۆرێرەش ویستم لەسەر شتێ پرسیار بکەم بەڕێزت ئاماژەت بە نۆرۆزیا لە شاری شاعرانی عەرەبە بەڵام ئەوەی سەردەمێکی دیاری کراوە بوو با بڵێن کۆن ئایا ئەکرێ بڵێن لە لای شاعرانی تازەش هەمان گرنگی بە نەورۆز درراوە یاخۆت تەنها کۆمەڵێک بوون و وڵی بەڕێ گوێرەی ئەوەی کە من کرد شاعرە دیارەکانی عەرەب زۆربەی هەرە زۆریان گرنگیان بە نەورۆزداوە و ئەوی کە لە معاناتی گەلی کورد تێگەیشتووە جوبران خەلی جوبران و ئەحمەد شەوقی و عەباس محمود عەقاد و بینەوە عراقیەکان بەدر شاکرسیا و عەبدولەها بەیاتی و بڵند حەیدەری هەچەند خۆی کووردە بەڵام ئەوش قەسیدەی وتۆ بۆ نەورۆز و لەمی عەباس عەمارە کە ئافرەتێکی عراقی بۆ ئێستا لە ئەمریکا ژیە مڵی وڵاتی بەجێشتووە لەدەست ڕژێمی بەعس کاتی خۆی وڵاتی بەجێشتەوە ئەم ساڵانە گەڕایە بۆ کوردستان و قەسیدەیەکی هەیە دەربارەی نەورۆزەکە. بەڵێ من یەکێک لە مامۆستا باسی گردی مامەیاری کرد بێگومان بەراسیمی جێژی نەورۆز لە ساڵانێکی زۆر دوور درێژە لە گردی مامەیارە ئیسەش کۆمەڵێ هەوڵ هەیە کە هەر ببرێتەوە بۆ گردی مامەیارە. من لە شعرێکی بچووکی شاعری گەورە حاجی باقی بەنجینە کە ئەو کاتە ئەو شعری نووسیەکە کراوە بە گۆرانی کاڵێ ئۆخەی گردەکەی یارە چەند شیرین و نازدارە ئەو کارێزی لەبەر پێی ئاوی شیرینی شارە بۆیە هێندە جوانی جێی نەورۆزی کوردانی سەیرانگای بەهارانی جێی ئومێدی لاوانی ئەم شعرەی حاجی باقی بەنجینە. بێگومان لە یادەوەری ئێمان نییە ئەو کاتێک کە پیرەمێردی گەورە مەراسیمی جەژنی نەورۆزی لە گردی مامەیارە بەڕێ کردووە ینی چۆن کراوە ئەو کات ئەو سەردەمەی کە لە دوای ئەوەی کە حەمدی بەژی ساحب قڕانداوی ئەوەی کردووە لە حوجرەکان بچێتە دەرەوە. بەڵێ ئەوەی من بزانم باسی حاجی باقی بەنجینەت کرد ئەم پیاوە زۆر مەزنە طبعا خەڵکی بانەیە لە بانەوە هاتنە تەسلیمانی پێت خۆشەوە لەبەر نازنەوە کە دەڵێ کاک حەمید لەوانەیە خزممان ئەبێت ئەم پیاوە یەکێک بۆ لە خوێندکارەکانی زانستی ئەمە دەستنێژی پیرەمێرد بووە پیرەمێرد بە کوڕگەلی زانستی و خۆی وای فەرمە کوڕگەلی زانستی تەمان پیرەمێرد لە هاوینە داری کڕیوە لە هاوینە هەرزانتر بووە لە ڕاڕەوی ماڵان و ئەوانە دایناوە بۆی نەورۆز هین بێ گرانە بێت لە سەردەمی نەورۆزە سارد و ئەوانە بێت ئەمانە بۆیان بردو بۆ گردی یارە تەنانەت وا بزانم نەورۆزێک پیرەمێرد ناساغە بێت بەنجینەی ڕاستپاردۆ لە جێگەی خۆی سەرپرشتی نەورۆزەکە بکات بەنجینە زۆر مەزنە شعریشی زۆر زۆرە ئیم ساڵش لە مەراسیمی یادکردنەوەی جەژی نەورۆزە کەسایەتیەکەی زیندوو کراوەتەوە بەنجینەی شاعیریش هەر لە مامەیارە لە ڕێ ڕۆشنەکە بێت
لەگەڵ چەند کەسایەتیەکی کەش وەکو حزنی مکریانی و سەلیم سەیدۆک کە ئەمانە ڕۆڵی سەرکییان بینیەوە لە شاری هەولێر دیسانەوە لە شاری سلێمانی ئەو کەسایەتیانش زیندوو کرانەوە لەگەڵ بەنجینەیە کە ئاگری نەورۆز ئیمساڵ بکەنەوە لە مامەیارە. ئەوەی بەڕێزت فەرمووت لە دوای حەمدی پیرەمێرد ڕۆڵی سەرکی بینیوە لەو ڕێگەیە زۆر تووشی چەرمەسەری و ناڕەحەتی و ئەوانە هاتووە بە تایبەتی ئەتوانم بڵێم هەم ئەوانەی کە بیرروڕای چەپیان هەبوو ئەوانەشی کە ئیسلامی بوون ڕازڕەوە بوون هەردوو لایەن دژی پیرەمێرد وەستاونەتەوە ئەو لایەن بە ئاگرپەرستیان داناوە ئەمریشان دژی مەسەلە نەتەوەیەتێکە بوون کە ئەم هەوڵیا ئەو شتانە زیندوو بکاتەوە. پیرەمێرد لەنا ئەو جێژاوەیە هەڵساوە ئەمەی کردووە بۆیە ئەچوونەتە لای محافزی ئەوسا پیان و تۆ کە ڕێگەن نەیاد ئاگر بکاتەوە ئەمجانانی ڕێگری زۆر لە بەردەم پیرەمێردا کراوە تەنانەت شێخەنوەری شاعیر بۆی جێڕامەوە ساڵێکیان گردی ماماری لێگرن بۆ ئەوەی کەس ڕوو نەکاتە ئەوێ هەموو خەڵکی سلێمانیش بە پیرەمێردایەوە تۆ خاڵە ئەم پێ تۆ خاڵە ئەرێت چیمان هەیە ئیمساڵ چیەکەین چی ناکەیت و تو خەمتان نەبێت ڕۆڵە کاتێک کە نزیکی ئێوارە بۆ تۆ پاڵتۆکەی خۆی داکەنەوە لەسەر چاپخانەی ژینە کردوێتی بە ئاگر و سووتانوێتی باشە ئێمە خەڵکانی لەم کەسە مەزنانە لە شاری سلێمانیا هەولیان ناوە بۆ زیندووکردنەوەی نەورۆز و لە پێناوی نەورۆزە زۆر شتیان کردو من نمونەیەکی زۆر بچووکت بۆ بێنمەوە گەورەی نەجمەدین مەلا نەجمەدین مەلا دەرسەڵێتەوە بەو خوێنکەرانی کە بە ڕۆژ ئیشەکەن مەجالیان نییە بخوێنن بە شەو دەرسی پێوتونەتەوە لە سابنکەران لەینە کەشتی نوحە کاتێ عومەر عەلی یەت مصرفی سلێمانی تەما عومەر عەلی کابرایەکی تورک نەژاد بووە ڕژێمی پاشایەتی نردوێتی بەڵێ تورکمان بۆ نردوێتی بۆ سلێمانی کە نەورۆز لە دڵی خەڵکە کاڵ کاتەوە چونکە مەفرسەتیان زانیوە کە پیرەمێردی مەزن لە ساڵی 50 مردووە و لە یارێش یادی نەورۆز کراوەوە هەولیاوە ئەو نەورۆزە بیانە بۆ تیارەخانەکە بۆ تیارەخانە واتە عقاری گەڕێکی شۆڕ حامی کۆن بەڵێ پارکی ئازادی ئێستا بیێنێ لەوێ سرودێکشان بۆ داناوە سرودی جەژنی دەرەخەت هەم ئەو سرودی ئەم ڕۆژی ساڵی تازەی کە بەڕێزە دوتت لە زەینی خەڵکە بیسڕێتەوە نەیهێڵێ هەم ئەمەش بک بە هینێک کاتێکە لەوێ یەتە خوارەوە ساڵی 55 بێت سێرەکە چرایەک ئەگڕێ لە جادەی سابووکەران کێتە ژوورە سێرەکە کابرایە وەستاوە و کۆمەڵی خەڵک لە عەرزادانش و لەسەر بلۆک و لەسەر کورسی شکاو ئەوانە ئەڵێ ئەرەمانە ئێوە چین ئەڵێ قوربان من دکتۆرم سەری ئەسوڕمێن لەم قسێ دکتۆری چی قوربانەوانە کوێرن ئەمەلیاتیان بۆ بکەم بەڵێ لە قسەکە تێناک بەڵێ نە خوێنەوارن فێری خوێنەواریانەکەم عومەر عەلی بەو دڕندەیە ئەڵێ شانازی ئەەکەم کە مەحافزی شارێکم کەسێکی وەک تۆی تایە وەرە بۆ محافەزە چی دەوێت پێشکەشتی کەم ئەم ژەڵێ زۆر باشە دوو کەس دەکە خۆیان بەچێ بۆ لای عومەر عەلی ئەڵێ فڵان کەس هاتوو بانگیانەکە ڕێزیان لێگرێ ئەڵێ چی تێ بۆ جێبەجێکەم ئەڵێ وەڵای قوربان یەک شتم ناوێ تەنها ڕێگەمان بە ئاگری نەورۆز بکەینەوە یادی نەورۆز بکەینەوە ئەڵێ وەڵای ئەوە لەسەر و منەوە قەدەغە کراوە ناتوانم مەبەستم چییە لێرە کاکە حەمید نەهاتوە داوای شتێ بکە بۆ خۆی باشە هاتووە داوای ئەوەی کردووە کە ڕێگەی پێبەرێ ئاگری نەورۆز بکرێتەوە باشە نمونە زۆرە لەم شتانە کە پیرەمێرد مامۆستای هەموو هینەکان بووە ئەو شعری حاجی باقیبەنجینەش ڕۆژۆڵی گۆرانی کراوەتی بە گۆرانی لە هەفتاکانە لە یادوان لە 72 ئاهەنگێکی گەورەی نەورۆز کرا لە خورماڵ ئەوش بەشدار بوو ئەو گۆرانی وت ئەگەر لە یادم بێت بێگومان ئێمە شعر زۆر وتراوە یعنی زۆربەی شاعیرەکانی ئەم سەردەمەی بەتایبەتی سەردەمی نوێ شعریان بۆ نەورۆز نووسیوە شعری حەماسی و گەلێکی کراوە بە سرود و یەکێک لەو سرودە بەناوبانگانە سرودی ئەوەی جەژنی کوردستانی مامۆستا عین شەونم زۆر گەورەیە کە ئەوە یەکێکە لە سرودە هەرە گەورەکان بەڕاستی تا ئیسەش هێندەی شعرەکەی پیرەمێرد و هێندەی سرودەکەی پیرەمێرد زۆرمانە بەڵێ کاکە قەیس بە شارێکی گۆران بەشداری پێ بکەین جەژنی نەورۆزەکەی شاعری مەزن گۆران.
گۆران بۆ نەورۆزەڵێ بە سوورێکی تر ڕستێرەی ئینسانگر قەومی کۆنی خستەوە جەژنی ئاگەر کام قەومی کۆن کام جەژنی بەرز و پیرۆز قەومی مادی جەژنی بڵندی نەورۆز ئەو نەورۆزەی کە هەزاران بەهارە لە دێی کووردا گڕیا گری دیارە باو با پیرمان هەتا ڕۆن پشتا و پشت لەم ئاگرەیان دەورە داوە چین چین گەشت لە چوار دەوریە ماگرە ڕەنگا و ڕەنگ کۆڕگیراوە بە پێکەنین و ئاهەنگ بانگی شێوان هەتاکو بەربەیانی چۆپی بووە و بەزم و نۆش و گۆرانی لەو سایەوە تا ئێساکە بەم چەشنە هەموو سەری ساڵی تازەمان جەژنە میوانی کۆن بەڕێیەکەین و تازە بە پێکەنی نەگاتە بەر دەروازە میوانی کۆن بەڕێیەکەین و تازە بە پێکەنی نەگاتە بەر دەروازە خۆشیت هێنا و فەڕت هێنا و شیرینی تۆ بۆ ئێمە بەهەشتی خەوبینینی. ڕووی پرسیارمەکەمە دکتۆر هێرش لە دەربارەی ئەو کتێبەی کە دایناوە نوروز ودلالته في الشعر العربي القديم والحديث بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لەکوێوە هاتووە؟ زۆر سپاس بەڕاستی بیرۆکەی ئەم کتێبە لەو کاتەوە هات کە لە نامەی ماستەرەکەم ئامادەیە کرد کە بە ناوی هونەرەکانی ئەدەب و لە شێعری عەباسیە سێرم کرد زۆربەی شاعرانی عەباسی باسی نەورۆزیان کردو لە شعرەکانیانە بۆیە لە هەر لەو کاتەوە وردە شعرم کۆ کردەوە ئەوە بووە هەوێنی ئەم کتێبە ئەوە بوو هەر لە دوای ماسەرەکەم توێژینەوەکەم بڵاو کردەوە بە ناوی نەورۆز لە شعری عەباسیە دوای ئەویش هەر بووە هەوێنی ئەم کتێبە کەوا نەکرد بووەچەوە بە شعری عەباسی گەڕان بوو بزانام لە پێشتر لە عەباس لە سەردەمی عەباسیە شعر وتراوە بۆ نەورۆز سێرم کرد جەرید لە عەسری ئومەوی ئاوتوێتی بەجموعەی شاعری دوای ئەوتویانە و ئەنجا هاتیەنە سەر عەسری سەردەمی ئەندەلوسیەکانیش هەر وتویانە وەکو ئیبن ئامەژەم پێدا ئیبن شوهەیدی ئەندەلوسی و لیسانەد الخەطیب و ئەنجا هاتمە سەر سەردەمی نوێ کە زۆربەی هەر زۆری شاعرەکانی عەرەب بە قەسیدەی تەواو بۆ نەورۆز شعریان داناوە. ینی ئەو شاعرانە ژمارەیەکی زۆرن. بەڵێ ژمارەیەکی زۆرن لە هەوڵ ماوە ینی زۆرترین شاعرەوانی کە بۆ نەورۆزیان وتووە چ شاعرانی کۆن چ شاعرانی نوێ هەموویم لەو کتێبە ئاماژە پێداوە. دەستان خۆش بێت. زۆر سپاس. کاک حەمید بە بینەرانی عەزیزیش زۆر چاوەڕێی شەهر نەبن ئەو چەندێڕەی حاجی باقی بەنگینەمان پێشکەش بکەن. مادەم باسی حاجی باقیمان کرد و ڕۆڵی ئەو پیاوە گەورەیە لە جەژنی نەورۆزە تا دوای ئەوەی کە سروتەکانی نەورۆز دەگرت دیارە ڕۆشتووە دوای پیرەمێرد شعری زۆرە بێگومان بۆ نەورۆز ئەمە یەکێکە لە نمونەی شعرەکان. ئەی ژین بەهار و نەورۆزت پیرۆز بەهاری ژینی بۆ هۆزی دڵسۆز بانکە بەسەربەست لە ناو نیشتیمان بڵێ نەورۆزە جەژنی کورد زبان ئاگری نەورۆزە شەوقی ڕووناکە ڕووناچی ئەدا ئەم خاکە پاکە بنووسە جەژنی نەورۆزی خۆمان بۆ خوێندەوار و نووسەری کوردان بیدە بە شەماڵ چاپاری پیران بۆ کۆهستان و تا بە کوردستان بڵێ وایاران لە گردی یارە بەڕووی دیارە ئاگریان دیارە بەنجینە ئەڵێ یاخوا خاوەن ژین هەر یادگار بێ لە ڕووی سەرزەمین. بەڵێ خۆشەویستانم کاتی کۆتایی بەرنامەکە کەم نزیکە بێتەوە بۆ یامەوێت دوا سەرنجی میوانانی ئازیز
وەربگرم دکتۆرێرەش لەگەڵەوەی کە خۆشحاڵی لەم بەرنامەی بەڵام کاتی بەرنامەکە هەرەوەندە بوارەدا دوا سەرنجی یاخۆ شتێکی تایبەت کە بتانەوە ئێوە باسی بکەن لەسەر نەورۆز ئەگەر ئاماژەیەکتان هەبێ. سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە ڕەخسانتان بۆی کەوە بڵین نەکەر شاعرانی کورد شاعرانی عەرەبیش چ کۆن و چ تازە شعریان بوتووە بۆ نەورۆز ئەگەر کەم یا توازەر ئەگەر لە کۆنەکان بەڵام لە نوێکانە شعری تایبەتیان بۆ نەورۆزدانەوە دەرفەتێکتان ڕەخسان کە شاعرەکانیش بناسیێنن و هەم کتێبەکەشم بناسیێنم بە خوێنەران بە بینەرانی ئەم بەرنامەیە و زۆر سپاسانەکەم. زۆر بەخێر بن. کاک محەممەد جەنابە دەگەر شتێکت هەبێ. وڵایی لە ڕاستیە جەژنی نەورۆز تاکە جەژدە کە ئەتوانێت هەموو نەتەوەی کورد کۆ بکاتەوە. ینی بەبێ جیاوازی لە هەر هەموو پارچەکانی کوردستان جەژن نەورۆز هەموو کوردە بێ بە یەک لە نەورۆزە بۆ یادکردنەوەی دەبا ئەمە بکەین بە بنەمایەک بۆ یەکگرتنەوەی هەموو پارچەکانی کوردستان و هەموو حیزبەکانی کوردستان. هیوادارین ئێمەش هیوادارین. سوپاس بۆ ئامادەبوونتان کاک محەممەد دکتۆرێرەشیان. کاک حەمیدیان ئێمە بەتەما بووین نەورۆزی ڕزگاریەکەی هێم مامسایە منی مکریانیش بەشداری پێ بکەین. مامۆستا هێمن لە شعری نەورۆزی ڕزگاریدا وتوویەتی بە بەرگی سەوز ڕازاوە قەد دولا پاڵوشی و دۆڵ چرۆی دەرکردووە دار و ملیدا یەکتری گیا و گۆڵ بەسەر بەفریکەویدا کرد شەماڵی خاکە لێوە خۆڵ ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جێژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەو ڕۆژەدا من جێژنە پیرۆزە. چلەی زستانی ناخۆش بوو تەزووی سەرمایە پیاوی سەر دەکرد و کوچە و کۆڵان لە بەفرولی تەبوو بوون پڕ بەهار هات و دەخەمڵێ کێ و دەشت و بەندەن و لاخەر ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەم ڕۆژەدا من جژنە پیرۆزە. بە سۆزەی بای بەیان لێوی کراوە خونچەی خەندان لەسەر چەڵ بولبولی شەیدا لە خۆشی گوڵ دەڵێ بەندان بەجێ هات ئارەزووی لاوان و گەرمە کۆڕی گۆوەندان ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جێژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەو ڕۆژەدا من جێژنە پیرۆزە. لە خۆی داوە بەرەڵبێنە کچی کابانی گردن کێل بە ناز و خەمزە دەڕوانێ دەکا شینکەی دەرم پێشێن لەگەڵ بۆنی وەنەوشە تێکەڵاون بۆنی عەتر و هێل ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جەژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەو ڕۆژەدا من جێژنە پیرۆزە. سەری کوێستانی بەرزی کوردەواری تێی نەکەوتووە خاڵ لە دەشت و بەرپەساران هەڵدراون چادر و ڕەشماڵ نەما بێگانە تەئەک و جێژنەمان لێتاڵ بکا و ساڵ ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جێژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەو ڕۆژەدا من جێژنە پیرۆزە. حەساوە پیاوی ڕوت و قوت و بێ ئەنوا و بێ ئێرو ژیاوە گیان لەبەر دیسان لە کون هاتە دەرێ مێرو لەسەر گوێسوانە دەخوێنن بە پۆل پاساری و سێرو ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جێژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەو ڕۆژەدا من جێژنە پیرۆزە. لە دنیادا کەما هاوتایی بەهاری جوانی کوردستان لە دنیادا کەما هاوتایی بەهاری جوانی کوردستان ئەویش ئەو ساڵ کە لایەکی نەجاتی بوو لە ژێردەستان
لە خۆشی ئەم وڵاتە شاعریش بۆتە هەزار دەستان ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جێژنی نەورۆزە بەدڵ لێتان دەکەم لەو ڕۆژەدا من جێژنە پیرۆزە. بەڵێ خۆشەویستانم کاتی بەرنامە ئەوەندە بواریدا دەنا نەورۆز زۆر لەوە گەورەتر جوانتر هەم مێژووی کورد و هەم نەورۆز لەوە زۆرتر هەڵدەگرن و هەم شێری شاعرانیش لەوە زۆرتر دێنێ کە ئێمە لەسەریان بدوێن یاخود ئەوەندە زۆرن کە ئێمە ناتوانین لە بەرنامەیە کاتەوەیان بکەین بەڵام تەنیا ئومێدێکی ئێمە هەمانە بۆ ئێوەی ئازیز ئەوەیە ئێوە ڕەزامەند بن ماڵەکانتان بۆنی نێرگس و بەهاری لێبێت. خۆشەویستانم کاتی بەرنامە لێرەیە کۆتاییەت بەڵام ئەوەی ئێمە لە دەستمانە پێشکەشکردنی شارێکی مامۆستاین شەونمە کە کاک حەمید بەرلەوە حەزەکەم پرسیارێک لە مامۆستا محەممەد بەردام بکەم دەربارەی ئەو سرودە کە مامۆستا عینین شەونم دایناوە چەند قسەیەک هەبوو بەڕێستان لەسەر ئەو سرودەکە ئاوازی خۆشێتی ئەم سرودە. بەڵێ ئەم سرودە ساڵی 1962 تۆماری داینا و تۆماری کردو ئاوازەکەشی مامۆستا عین شەونمە بە بۆچوونی مرە ئەم سرودە لە ئاستێکی زۆر بەرزایە ئەتوانم لەم لە ئاستی شعرە مەزنەکەی پیرەمێردایە ئەمە کاتی خۆی مامۆستا ئاوازەکەش و وتنەکەی هەر خۆی بەرجەستەی کردووە لە ماڵی وەستا شەفیق لە گەڕێکی ڕزگاری نزیک ئەو کاتە پیان و مەسلحەی پاسەکە واتە نزیک مەڵبەندی ئێستا لە چێچخانەکەشا تۆماریان کردووە کاک هین وابزانم برادرانی تیپی مۆسیقای مەولەوی بوونی ئەو کاتە کە تۆماریان کردو لە ساڵی 1962. سپاس زۆر سپاس مامۆستا زۆر سپاس چونکە من زوو سەردانی مامۆستا مەزناکەم زۆر مەزنە مامۆستا نەکرد لە بواری سرود و ئاواز لە بواری کەرەپور و فولکلۆر لە بواری هەڵوێست و کوردەیە هەر هەموو شتێکی مامۆستا عین شەونم زۆر مەزنە. بەڵێ خۆشەویستانە سوپاس بۆ ڕێستۆرانتی مانقەل کە ئێمە ئەمڕۆ بەرنامەی قەلەندەرخانەمان هێناوەتە ئێرە. ئازیزانم لەگەڵمان بن بۆ ئەم سرودە و کۆتایی بەرنامەکە هەموو کاتێکتان نەورۆز بێ هەمیشە ماڵەکانتان ئاوەدان بێ خۆتان لەگەڵ. جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بەتیشیاگر ئەنووسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بەتیشیاگر ئەنووسم جەژنە پیرۆزە چاوگی هاگر هێز و ژانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوگی ئاگر هێز و ژانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاق و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرجی دوژمنانم لێ هەڵکەندووە شاق و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرجی دوژمنانم لێ هەڵکەندووە بڕ بەدەم بانگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێی شێرانە ئەبێ سەرکەوێ بڕ بەدەم بانگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێی شێرانە ئەبێ سەرکەوێ مایەی شانازیمە بسووتێم و نەمێنم بە ڕووناکی لەشم پەردەی شەو ئەدڕێنم